جاري أصلا ألقى كأكرب علامة زواج وأوان الإسلام نية الإسلام أشتاق نهات وبلا ألقى علامة زواج إما أو ما النية باشا إما شيء معناها أعلنوها في المساجد لما سقوط كان أشكرايك إما أو معناها ألقى ما النية باشا وأو سال بروي بياو هم إلى مسجوت أبو وكو يسنبو لا همش يعني بيبز مسجوت نبي كلام مسجوت إعلانك رايدر هم كذي زاني فلانة كذا شيء فلانة كذا جنيتي زۆر جارە گەر بتەوێت خەڵک زۆرترین کات بیزانێ ببڕی لە کۆنسێرتێکە ئێعلانی کەیت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە لایڤا و جا بڕۆی لە گازینۆ کافتریاکانی ئێعلانی ئەمە هەمووی کە هەیە ئاوە هەمووی بۆ دژاتیکردنی مزگەوتە خەڵک تێناگاری یاخود بەهۆی ئەم ئەڵقەیەوە کاکرێتە پەنجەوە بەڵام دروستە پیا و ئەڵقە بکڕێ بۆ ژنەکەی هیچ کێشەی تیان نییە حەزەکە ژنەکەی ئەڵقەیەکی بۆ بکڕێ بۆ یەک هیچ کێشەی چونکە بووە لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئەنگوستیلە بەبێ نقێم و بە نقێمیشەوە کە ئافرەت کردوێت تێدەسی التمس ولوحات خاتما من حديد بەڵام بڵێ بۆ پیا و علامەتی ژن هێنانەوەمانە وانی تەنها عادەتێکە کردویانە باشە ئەبەو شێوەیە سەوای لێ هاتووە گەر پیاوەکە لە پەنجانە بێ ژنەکە شەڕی لەگەڵەکە ئەڵێ تۆ بۆی خەڵک بزانێ ژنە نییە حەزی لێ بکا و ژنی تر بێنی باشە ئەگەر چوار ژنیە بێ چوار دارەکاتە پەنجەی بۆی خەڵک بزانێ قەپاتی کردوەتەوە جێگە نەماوە ئەوانە هەمووی هینە شتی عادەتیە و داهێنراوە و هیچی پەیوەندی بە دینەوە نییە ئیتر هەنێکە زیادەڕەوی تیاکەن ئەڵێن شوبهاندنە بە یەهود و نەسارا و ئەمانە و ئەوە تۆ من تەشەبەه بقەوم فهو منهم تا ئەو دەرەجەیە ناگا کاکە ئەو دەرەجەیە ناگا وانیە بۆ شێوە گەر خۆی بڵێ من حەزم لە عادات و تەقالیدی ئەوانە و فەلسفەکەی ئەوان بێنێ فەلسفەکان چییە ئەوان ئەڵێن ئەمە معناوێ ئەمە ئەم بازنەی تر تا هەتایە لە ناویین وە ڕاستیش ناگەن یەکی تا پێیان بکرێت گەڵفرێد و بۆی فرێندیانێ جاس ئەوەشیان لا بردووە ئەڵقەکە کردوانە بە قوفڵێ یان لە پردێک لەسەر ئاوێ و کلیلەکەی ئەڵێن ناو ئاوەکەوە دا زەلامەیە ئافرەتی بردووەتە ئاوێ 15 قوفڵی لەوی نەیاوە تا ئێستا ئەم کلیلەکە ئینشەڵڵا هەتا ئاوەکەوە هەموو یانی جی هاي لێرە قوفڵێکەم و دواتر خۆی با بڕە بە دوای کلیلەکە ئاوی هەڵبێ بیدۆزێتەوە لە ناو ئاوەیە بێ غەواسی بۆ بانکە